هرچند حکومت هرمی بریارده ماهانه پیدا چونه به سیستم هلگرتنا موچه فرمان برانده بکه. لیدما هفت ماهانه نیو موچه دابش دکو پیفدار حکومت هرمی جدی بجه د جوینا داتی د لجنه بلندا کریزاندا گوتو بجل سر وان بابتان دکنو اگر حکومت شیان هبون ریجا هلگرتنا موچه کم دکه. انجمنی روبروبرنی قیرانی دارایی پیدا چونه به بارودو خود گرچه دنا ادا با های پاترول زیده کلیو دهات نافخوشی برژه که برچاف بلند بویه. لی هیانها حکومت تو گاوک ناویت اجبویه که موچه وکه خواه لی بکد و. بشکازور جیج پارلمانتران دخواست که حکومت یان موچه فرمانبرن وکه خواه لی بکد یان جی پیداچون برژه هلگرتنا موچه دا بکد. غرامات و باج رسومات و نرخی نوت هموی زیادی کردووە و داهاتی ئێستەی هەرێمی کوردستان بە پێی بۆری بە پێی ناوخۆ داهاتی ئەو کاتەیە کە موچەی تەواوی فەرمانبەرانەدرا بەڵام ئێستا ڕوبع موچە دەدەن بە تەئخیریشەوە ئەمە سزادانی خەڵک نەبێ هیچی تر نییە بۆیە داوام لە وەزیرەکانی لایەنەکانی ترە کە هەڵوێستیان هەبێ لەسەر ئەم کارە خراپەی حکوومەت بەرامبەر موچە خۆران لە هەرێم کردوێتی. زیدەباری هەلگرتنا بەشێک ji موچەی فەرمانبەران حکوومەت هەرێمی هەیەنها موچەی 4 مهên ساڵە دەرباز بێ فەرمانبەران قەرزارە و حکوومەتê di demê xwe de ragihand موچeyê van mehan dike bêçe ku dide bi fermanberan lê heyana ev karê encam nedaye û tu fermanberekî çekê perê yê wa çend mehan wernegirtiye.